گرژیەکانی لاجان و تیمەکانی هەشتی شعبی و ڕقی سوودانی چی لە پشتی پەردە دەگوزارێت؟ ماوەی چەند ڕۆژەکە گەنجان و دانیشتوانی گوندی لاجان بۆ داواکردنی کار لە پاڵاوگەی لاناز ڕژاونەتە سەر شەقاو. ناڕەزایەتیەکان گەیشتنە چەک و کوشتن و هەڵکوتانە سەر، تەنانەت تا ئاستی جوڵاندنی هێزی قورس. لە ڕۆژی یەکەمی گرژیەکان 2 کەس کوژراون و لەو ساتەوە تا ئێستا 12 کەس بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ سووتاندنی پاڵاوگەکە دەستگیر کراون. بابەتەکە بۆتە خاڵی ناکۆکی میدیای نێوان یەکێتی و پارتی. میدیاکانی یەکێتی بە فراوانی ڕووماڵی ڕووداوەکان دەکەن و چرکە بە چرکە لێدوانی خەڵک و خۆپێشاندەران دەگوازنەوە کە ئەمە بەلای پارتیەوە هاندانی خەڵکە بۆ کاری گێرە شێوێنی. زانیاریە تایبەتەکان باز لە پلانێکی ورد و فراوانی مخابەراتی دەکەن لە پشتی پەردە کە تۆمەتبار تێیدا جەوهەر ئاغای هەرکیە کە ئێستا بەهۆی ناکۆکیەکانی لەگەڵ پارتی لە سلێمانی و مووسڵ دەژین. بوونی 400 چەکی سووک و مامناوەند و 10 پارچە چەکی قورس لە نێو دەیەکەدا کە لە تەنیشتی پاڵاوگەکەیە گومانی قورسی لای هێزە ئەمنیەکان دروست کردووە و پێیان وایە پلانەکە لەوە ورترا کە ئەوان چاوەڕێیان دەکرد. هەر بۆیە لیژنەی ئەمنی لە بەیاننامەکە گوتبوویان خەڵک و گەنجی بێکار بێ ئاگایانە بەکاردەهێنرێن بۆ پلانێکی تێکدەرانەی نهێنی. سەرچاو ئەمنیەکان دەڵێن گیراوەکان لە دانپێداناندا ڕاستیەکانیان گوتووە کە لە 2 سەرچاوی دیارەوە لە مووسڵەوە چەک و پارەیان بۆ هاتووە و داوایان لێکراوە لە کاتی خۆیدا هێرش بکەنە سەر پاڵاوگەکە. شەوی ڕابردوو لە دوای چۆڵکردنی گوندەکە و پشکنینی هێزە ئەمنیەکان بەرپرسی کۆمیتەی خەباتی یەکێتی نیشتمانی کوردستان دەستگیر کرا. زانیاریە تایبەتەکان دەڵێن بەرپرسێک لە ئەنجومەنی ئاسایش بە قوبات تاڵەبانی گوتووە بەرپرسی کۆمیتەکە تێوەگلاوە لە پلانێکی تێکدەرانە و بەڵگەی پێویست لە بەردەستان. پاڵاوگەی لاناز کە دەکەوێتە گوندی لاجاری قەزای خەبات 55% بەنزینی کوردستان دابین دەکات و ڕۆژانە زیاتر لە 2 ملیۆن لیتر دەنێرێتە بەنزینخانەکان. لە دوای هێرشکردنە سەر کێڵگەی غازی کۆرمۆر لەلایەن هەشتی شعبی بەرپرسانی کوردستان گومانیان هەیە کە 8 لە ڕێگای جیاوازەوە بیەوێت سەرچاوە سروشتەکانی کوردستان بتاقێنێتەوە و لەو ڕێگەیەوە گرفت و ئەزما بۆ هاوڵاتیانی کوردستان دروست بکات. بەرپرسێکی باڵای کورد کە قسەی کردووە بۆ پێگەی ئەلمۆنیتۆری ئەمریکی گوتوێتی بەڵگەی پێویستمان هەیە کە هەشتی شعبی لەسەر ڕاستپاردەی چەند بەرپرسێکی سیاسی دەیانەوێت کوردستان بخینکێن و چاویان بە ئارامی و ڕووناکی کوردستان هەڵنایەت. هەر بۆیە لە چەندان ڕێگای جودا و جیاواز هەوڵی نانەوەی پشێوی و قەیران دەدەن.